سبەی چوارشەممە مەسعود بارزانی دەگاتە بەغدا و ستاندەر نهێنی سەردانەکەی ئاشکرا دەکات. ستاندەر زانیاری نوێ لەبارەی وادەی گەیشتنی بەشێکی دیکەی موچەی فەرمانبەرانی مەدەنی هەرێمە ئاشکرا دەکات. سەرەڕای دەنگۆی دەستگیرکردنی گروپێک کە گوایە بەرپرسیارن کەچی ئاگرکەوتنەوە بەرۆکی هەولێر و دۆک بەرنادات. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بڕیارە سبەی چوارشەممە مەسعود بارزانی بە سەردانێکی لە ناکاو بچێتە بەغدا. دۆسیەی بنچینەیی سەردانەکەش پەیوەندیدار دەبێت بە ئۆپراسیۆنە نوێیەکەی تورکیا. بەپێی زانیاری ستاندەر بەغدا و هەولێر بۆ چوونیان جیایە. بەو پێی لایەنە شیعیە سەرەکیەکانی پێکهێنەری حکوومەت لەو دەم و دەستە لەگەڵ ئۆپراسیۆنەکە نین. هەولێریش زۆر دژی ئۆپراسیۆنەکە نییە بۆیە لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکرێت. ئەگەرێکیش هەیە لەو کاتەدا ئەم گفتوگۆ و سەردانە خواستی ئەردۆغانیشی تێدا بێت و هانی بدات بەو پێی دوێنێ وەزارەتی ناوخۆی هەرێم و بەغدا بەیەکەوە گەریلایەن تاوانبار کرد بە ئەنجامدانی ڕووداوی ئاگرەکانی هەولێر و دۆک و کەرکووک. ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی عێراق موچەی خانەنشینانی مەدەنی و سەربازی و هاوکاری کۆمەڵایەتی کە بڕەکەی 232 میلیارد دینارە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم نارد. باگوێرەی زانیاری ستاندەر بڕیارە سبەی چوارشەممە وەزارەتی دارایی ڕەزامەندی لەسەر ناردنی موچەی سەرجەم فەرمانبەرانی دیکەی مەدەنی بدات، بەڵام ئەوەی تایبەتە بە هێزە ئەمنیەکان بە ئەگەری زۆرەوە ئەم هەفتەیە نانێردرێت و لە هەفتەی داهاتوو ئەگەر هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن موچەی ئەوانیش دەنێردرێت. جێی باسە هەر لەم بارەیەوە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش ڕایگەیان بە گوێرەی ئەو پارەی لە بەغداوە دێت دەست بە دابەشکردنی موچەی مانگی 6 دەکەین. دوێنێ لە هەر یەک لە شارەکانی هەولێر و دۆک سێ ئاگر کەوتۆتەوە بە جۆرێک ئاگر یەکەم لە چەند کۆشکێکی شەقامی غەزالی کە تایبەتە بە خواردنگە و کافێ لە هەولێر کەوتەوە. ئەمڕۆژ باڵەخانەیەکی سێنهۆمی نیشتەجێبوون لە گەڕەکی وەزیرانی هەولێر ئاگری کرد. هاوکات هەر ئەمڕۆ کەمپی خانکەی ئاوارەکان لە سنووری دۆک ئاگری کرد. ئەوە لە کاتێکدا دوێنێ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و بەغدا لە ڕاگەندراوێکدا ئاشکرایان کردکەوە ئەو گروپانیان دەستگیر کردووە کە بەرپرسیار بوون لە ئاگرەکانی شاری هەولێر و دۆک و کەرکووک. بەڵام بەردەوامی ئاگرکەوتنەوەکان گومانی لەسەر زانیاریەکانی دوێنێ دروست کردووە. ستاندەر نویسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.